9 ساڵ تێپەڕە بێ بەسەر کۆچی دوایی باوکی بەڕێزمان. بەڕاستی باوکم لەگەڵمانە وەکو هاوڕێک وا بدایمەن، یعنی لە بیرچوونەوە نییە، هەموو دقەیەک لەبەر چاومە، هەموو دایمەن شتەکانی هەڵوێستەکانی شتە جوانەکانی کە ئیکرد بۆمان بۆ خەڵکی ئەکرد، نەکرد بۆ من، بۆ خەڵکیش، ینی بۆ هەموو کەسێک. باوکم هەوڵی بۆ هەموو کەسێکەیە لە هەموو بوارێکە، کەسێک تووشی مشکلێ بواە، کەسێک تووشین بواە چوو بۆی حەلەکرد، بۆی جێبەجێ کرد. باوکم خۆی شەوی زۆر بەلاوە، یەکێ بوو لە بڵین شاکارە جوانەکانی خۆی، گۆرانی شەوی، یعنی ئەوەی خۆی بڵین تا داشی ناو تا بڵین لە حنوشتیشی بۆ دانا ماوەیەکی زۆری پێچوو. داو کاتێمە شوێنمان نەبوو لەو ماڵە بچووکە ئەچوە سەربان ئیشەکانیە کرد، بڵین لەحنەکەی تەواوکردن و هینەکانی بۆ کرد. حەزی لەو زۆر زۆر لە هینی شەو بوو کە ئەڵێ قەت نەدەی ئازاری گیانی مەست و بێدارانی شەو، خۆت نەخەیتە بەرشەپۆلی ئەشتی بێپایانی شەو، ئەی کچی خاوەندی جوانی و ئەی چرای دیوانی شەو، خۆت بپارێزە لە ئاهی دڵبورین دارانی شەو، نەک خوا ناکەردە گیرا بێ دوعای ناڵانی شەو. ساڵی 1920 لە یەکێک لەم ماڵانەی گەڕەکی مەڵکەنی جەلال ناوێک هەواڵی لەدایکبوونی منداڵێکی پێدەگات، ئەویش بە دڵخۆشی و شادمانیەکی زۆرەوە ناوی دەنێ عەبدولکەریم کە دواتر نازناوی کەریم کابانی پێبەخشرا. ئەم کۆرپەیە جیاواز لە دەفەکەی باوکی ئارام ئارام چاوەکانی دەکردەوە و بزەی دەکرد، چونکە باوکی ئەو کات دەفژەنێکی لێهاتوو دەنگخۆشێکی دیاری سەردەمەکەی خۆی بوو، بۆیە پێی خۆش بوو کوڕەکەی بنێرێتە حوجرە بۆ فێربوونی خوێندن و نووسین، بەڵام دواتر دەچێتە قوتابخانە و بەهۆی دەنگخۆشیەکەیەوە دەبێتە ئەندامی تیپی مۆسیقای سرود لە قوتابخانەی فەیسەڵیە. لە ساڵی چلەکانی سەدەی ڕابردوو ئینگلیزەکان بڕیار دەدەن ئێزگەیەکی دەنگی لەبەر دەرکی سەرای سلەیمانی دروست بکەن و هەواڵەکان لە ڕێگەی بڵندگۆکانەوە بەنێو شارەکەدا بڵاو بکەنەوە. کەریم کابانیش ئەوە بە دەرفەت دەزانێت یەکەم گۆرانی لەو ئێزگەیەوە بڵاو دەکاتەوە و پاشان لە ساڵی 1945 ڕوو لە بەغداد دەکات، لەوێ دەبێتە یەکەمین بەڕێوبەری بەشی کوردی لە ڕادیۆی بەغداد. ساڵی 1974 بۆ ماوەی ساڵ و نیوێک ڕوو لە شاخ دەکات و دەبێتە پێشمەرگە. هەر لە شاخ دوو بەرهەم بڵاو دەکاتەوە بە ناوەکانی یاران وەسێتم و شەو کە زۆرترین دەنگدانەوەی دەبێت. جا خۆم مامۆستای مۆسیقا بووم لە مەکتەبی ئیبتیداییە، بزانم ئەم مناڵانە تاقیکەمەوە بزانم کە جوان لە بەرهەمەکانی ئێمە بووە، بزانم مۆسیقاکان ناسنەوە یان نا. مەسەڵەن هەر بە کەمانەکەم مناڵ بوون، چواری تیدایی پێنجی تیدایی و ئەم سەردەمە مۆسیقاکان بڵاو بووبەوە، بەڵام گۆرانیەکان بەناو خەڵکە. مەسەڵەن بیدایەتی مۆسیقایەکم لێ هەیە، هینی گۆرانی مەسەڵەن هەموو چی ئەزانێ ئەمە مۆسیقای چ گۆرانیە بوو. سێرەکەم لەناو ئەو بیستی مناڵە 5 6 7 پەنجەی بەرزە کردەوە، وەڵاوە گۆرانەکەی کەریم کابانە شەو. لە زۆربەی هەرە زۆری گۆرانیەکانی کەریم کابانە بەشداریم هەیە، بێجگە لەو هەموو ینی گۆرانی بێژەکانی تریش. و کە هاتیشینەوە لە شۆڕشی بابرین ئەیلول و کە لە شاخ بووین ساڵێک لەوێ ماینەوە و کەریم کابان لەوێ دوو گۆرانیمان بۆ تۆمار کرد. ئەو کاتە و تۆمارکردنە شێوەیەکی هونەری نەبوو، ڕێکوپێک نەبوو وابرین و کۆی کاتینەوە بۆ سلێمانی خۆمان ستۆدیۆمان هەبوو لێرە تیفی مۆسیقای سلێمانی لە ستۆدیۆکەی خۆمانە. جارێک کە بۆمان تۆمار کردەوە و پێشەشی مۆسیقاکەشمان زیاتر و جوانتر کرد و دابشکردنیی جوانترمان بۆ کرد. یەکێکیان ناوی گۆرانی شەوە کە تێکسەکەی یا شعرەکەی ئەحمە هەردی شاعیر خوا لێی خۆش بێ تەخنیسی کردووە لەسەر شعرێکی شێخ نووری شێخ ساڵح، قەت نەدەی ئازاری جانی مەست و بێدارانی شەو. ئەو سێدێڕەی هینی ئەحمە هەردیە، دوانەکەی کە هینی شێخ نووری شێخ ساڵحە. بۆیە ئەتوانم بڵێم کەریم کابان تەواوکەری تیفی مۆسیقای سلێمانیە و
تیپی مۆسیقای سینەمانیش بەڕاستی شانازیەکە کە گۆرانی بێژی وەکو کەریم کابان یەکێکە لە گۆرانی بێژە سەرکەوتۆکانی کە توانیوێتی بەهۆی ئەوە بەهۆی بەرهەمەکانی ئەوەوە زیاتر و زیاتر تیپی مۆسیقای سلێمانی چوە ناو دڵ و هەست و ئارەزووی جەماوەرەوە کە ئەژبینی گۆرانیەکانی کەریم کابان تا ئێستاش خەڵک جۆی لێ ئەگرێت و بە شتێکی جوانی ئەزانێت. نازناوی کابانەکان دەگەڕێتەوە بۆ مێژوویەکی کۆنی خانەوادەی کەریم کابان، دەژێرنەوە ژنێکی دەزڕەنگین و لێهاتوو دەستاوخۆش لە نێو خانەوادەکەیان هەبووە. بەو هۆکارە پاشگری کابان بۆ بەشێکی زۆری خانەوادەکەیان دانراوە. کەریم کابان خاوەنی دەنگێکی نەرم و شێوازێکی تایبەت بەخۆیەتی لەگەڵ هونەرمەند قادر کابانی برای لە ڕیزی پێشەوەی ئەو هونەرمەندانن کە توانیان گۆرانی فۆلکلۆری کوردی لە بیرەوەری و نێو ماڵەکانەوە بهێنە سەر تەختی شانۆ. بە شێوەیەکی گشتی کارە هونەرەکانی دابەشبوون بەسەر دوو قۆناغدا. بەشێکیان ئەو گۆرانیانن کە لە ڕادیۆی بەغا گوتونی و تۆمار نەکراون، بەشێکی کەشیان ئەو گۆرانیانن کە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی تۆماری کردوون. ئیزافەتەن بۆ ئەوە ئەو سەقلکردنە جوانیکەوە کرا بۆ لەحنەکان بۆ ئاوازەکان یا ئەو دەستکاری جوانیانیکەوە کرا بۆ ئاوازەکان لەناو تیپی سلێمانیە لە ئیعدادا لە تەوزیعە لە ڕێنجە لە وشانە تیپی سلێمانی ڕۆڵێکی گەوری هەبوو لە دەرخستنی ئەمان، چونکە بەڕاستی ساڵانێکی ڕابردوو بوو زۆر ئەمان گوارانیان و دیار نەبوون وەک پێویست. ئایا میدیاکان وەک پێویستیان نەویست دەرکەوێ، ڕادیۆی بەغای کوردی هەبوو هیچی کە نەبوو، لە دوایە خۆفەتێکی شێمە هەر بە نوعەیە ژیان لەگەڵیانە بەڕام ئەوە بوو لە دوای ئەوە کە لەگەڵ تیپی سلێمانیە ئیشیان کرد. تیپی سلێمانی وەکو کۆمەڵێن لە ڕۆشنبیر لە هونەرمەندکەوە توانای زانستی مۆسیقار هەبوو، توانیان کە شتانە بگەنە ئەستۆ و تەوزیعێکی جوان و ئامادەکردێکی جوان و تەرجیکردنێکی جوانیان بۆ بکەن. من خۆم بە خۆشحاڵدان بەرهەمەکانی تیپی سلێمانی سەدی ئەگەر نەڵێن سەدی 92 من تەرجیحم کردوون هەمووی زانیوە دەنگی گۆرەی بێژێکیوا جوانە دیار بێت، دەنگی فڵان ئالە چون زۆر دیار بێت جوانە، ینی بۆ تەوزیع ئەو شتانە نەکەیکی تایبەتی یاوەکەوە بۆ بە مۆرچی تیپی مۆسیقای سلێمانی توانم بڵێم بۆ بە مۆرچی خۆشم نەکارەوەش. لەبەرەوە بینی گۆرانەکانی بێ موشکیلە چۆن ناو دڵ دەرونی خەڵکەوە، ینی هەستی بە ئاوازەکە کرد، هەستی بە تێکستەکە کرد، هەردووکی ئاوێتە بوو لەگەڵ یەکترا و ئەگەر یەکێک گوێی نەگرتایە یعنی خۆی زەرمەندە بوو لەوێ بەڕاستی. ئەوەی لە هەمووی مهمتر بوو چاومە لەوە نەبوو پارەمان دەستەکەویان دەست ناکرد، هەمووی وا دروستمان کرد ئەمە کەلتوری ئەمی تێبێت جینوویکەینەوە ئەمیلێتە پیشانێکەوە مستحقی ژیانە مستحقی وەنیەکەوە ژێر چەپۆکە بێت. تەنانە لەو فستیڤاڵانێکەوە ئەکرا لە بەغا ئێمە چوین زۆر بەشێکی زۆری ئەرکەکە لە سەرشانی خۆمان بوو، چوە ئەوان بە مەحدودیت داوان لە ئێمە کرد دەکە زەتیفی سێمانی بێت لە فڵان مناسبەتا بەشدار بێت. ئێمە ماوێت هەمومانین بەڵام خۆمان تەحملی مەسەفەکانیانەکەی ئەوە لە بینی خۆمانە پیتاکمان کۆ کردو و خۆشمان نەگرێتێک یارمەتیمان بە کەس یارمەتی ناین خۆمان لە بینی خۆمانە مۆسیقیەکان پارەمان کۆ کردەوە پارەکەمان نەگەینە و ئەستێکەوە
بەنانەسکا چوین بۆ بەغا و بەشداری ئەو مناسبەتەمان کرد لەوێ بە ڕوویکی سوور و ڕوویکی سپیەوە هاتیەوە بۆ سلێمانی کەوا تیڤی سلێمانی تیپێکە ئیسپاتی وجودی خۆی کردووە لە چییە لەوەی کەوەمە تیپێکی کوردیە و لەم بارودۆخەشا کە توانێتی ئەم ئیشانە بکە جێگەی ستاچ و ڕێزێدان هونەرمەند کەریم کابان خوا لێ خۆش بێت هونەرمەند بوو بەمانای کەریمە هونەرمەند بوو توانایکی جوانی هەبوو لە ئاستی هونەریە لە هەڵبژاردننی تێکستی جوانە و لە بەبەرکردنی ئاوازی جوان بۆ تێکستانە مرۆڤێک بوو ئیتیزاوی هەبوو لەگەڵ تیپی سلێمانی ئیتیزاوێکی زۆر جوان و احترامی خەرارەکان یەکرد و بڕیارەکان یەکرد لە ناومانە ئینسانێکی نەرمونیان بوو خەت تووڕەبوون لەگەڵ منە سوحبەتی زۆر کراوەی هەبوو یعنی زۆر جار بەعزی قسە هەبوو پیان نابوو بۆی دڵی گەرد نەگرێ بە میانەوە من لەگەڵ قسەم هەبوو سوحبەتمە کرد لەگەڵ یانسەلا قسەکە وەریەگر بە زۆر بەحتیادی ئینسانێک بوو خۆشەویست بوو ناو خەڵکەکە ئینسانێک بوو بە ئیلتیزام بوو ینی گیانی هەبووی هونەری لێباری دوای ڕاپەڕینی ساڵی 1991 و کۆڕەوەکەی گەلی کورد کەریم کابانی هونەرمەند ڕوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکات لە ئۆردوگای سەردەشت چەند گۆرانیەکی گوتووە و دواتریش بەشداری فیسیڤاڵێکی گەورە دەکات لە شاری سنا خۆی دەمخۆشی وێراسیە وێراسی خەڵک بە تەمرین دەنگی خۆش نابێت پرۆڤە بکە یا زانکۆ تاوکە دەنگی خۆش بێ یا بێوەمەوە بڵێن بە ینی قابلیەتی خوایی لەگەڵ دەنگەکە ئەوە شتێکە لە وێراسەوە هەبووە لەمە باوکیشی ئاوا باوکو لەو سەجەرەیەوە دەنگخۆشیان هەبووە هاتوو بۆ کاکەریم لە کاکەریمیش لە مناڵیەوە لە مەجلیسی باوکیان لە مەجلیسی مەولوو خوێن و ئەمانەیە پەرەی بە دەنگی خۆی یاوە زۆر گرنگە ئینسان لەو مەجلیسانە لەوانەیە لە هەفتەیە ڕۆژێک هەفتەی 2 ڕۆژ مانگی 2-3 ڕۆژ لەو ئەجوانەیە بوو بێت لە مەولوو خوێن و دەفلێدان و مەولوو خوێنەوانە ئەوە پرۆڤەیە دەنگ پێشەقات کاکەریم لەو جەوە پێگەیەوە قوتابخانەی یەکەمی کاکەریم بووە کە تیا لە لاوێتیەوە لەگەڵ باوچە لە ئەجوای مەولووەوە هاتووە زۆر گۆرانی بێژی ناوچەکە و دنیاش هەن لەو جوانەوە هاتوونەتە ناو وەکو کەلسوم لە ئەجوای دینی و قورئان خوێنەوانەوە هاتووە ناوە وەکو معینی ئەسفەهانی ئەویش لەو جوانەوە هاتوۆتە قورئان خوێنەوەمانە بوو هاتوۆتە ناو جەوی گۆرانی دنیاییەوە وەی کاکەریم بەڕاستی دەنگێکی زۆر شاریانەیە ینی کە گوێی لێگری بیری شار دەکەوێتەوە بە تایبەتی کە گوێ لەو شعر و لەو مۆسیقا و دەنگاگری بیری بەردەچی سەرای سلەیمانی دەکەوێتەوە کە گوێی لێگری کەس دەنگی لە کەریم کامان ناچێت بەرنامەمان کردووە پێشوو بەرنامەمان کردووە بۆ ماملێ نەمر 500 کەس هاتووە بۆ دەنگی ماتاقی کردێتەوە بەرنامە بۆ کەریم کابان کرد 2 کەس هاو بۆ چونکە کەم کەس هەیە دەنگی لە کەریم کابان چیە دوایەوە گۆرانی بێژمانێنە بۆی بەرنامەکانەوە سێ گۆرانی بێژمانێنە لە مۆسیقی و گۆرانی بێژەکانمانێنە گۆرانیەکانیان وتەوە بەرهەمێکم بۆ ئامادە کردووە و داشم ناوە ئەمسە باوانم بۆم ئامادە کردووە و ئێزافەی ئاوازیش کەشم بۆ کردووە ئەوەم بۆ کاکەریم کردووە لەگەڵ ئاوازی لەم ئەخیریا و شعری کاگە حەمە محەمە لەگەڵ یا ڕۆشتم ئیتر ئەو ئاوازەشم بۆ دانا ئاوازی تەمەنم بۆ کاکەری بۆ تیپ مۆسیقای سلەیمانی لە ستۆدیۆ لای مامۆ ساندۆر تۆمانمان کردو ئیشێکی یەکێکە لە ئیشەکانی ختامی دەنگی کاکەریم بۆ گۆرانیە هاتووە و چۆنە و زۆربەی خەڵکەوە و گۆرانیە چونکە بە شعر و بە ئاواز و بە مۆسیقا و ئەمانە هەمیان نزیکن لە یەکەوە ینی باوەشیان کردو بە یەکە لەگەڵ فیگەری کاکەریم دەموچاوی کاکەریمە زۆر گونجاوە و خەمێکە ئینسانی چونکە ئەڕوات ژیان بەجێهێڵێ ئەو گۆرانە چۆتە ناو سۆز و دڵ و دەرونی زۆربەی خەڵکی ئەوانەی کە جوێران لێی بوو باوانم هەیکی ژێ هەردوو چاوانم توخوا لێرە مەم
ڕۆژە هەی غەریب و بێتاوانم ئەرێ گیانە هەی غەریب و بێتاوانم ئەرێ گیانە تۆ گوڵی ئەی هاوار گوڵ بە شێرکۆ بێکەس دەربارەی کەریم کابان دەڵێت خۆ هەموو گەروەکان زێڕ نین هەموو هەناسەکانیش نابن بە کزەبا و شەماڵ هەموو چریکەکان لە لووتکەیەکدا باڵ ناگرن خۆ هەموو دەنگەکانیش دەنگی کەریم کابان نین. کەریم کابان لەگەڵەوەی هیچ زانستێکی مۆسیقای نەخوێندبوو و نەیدەتوانی هیچ ئامێرێکی میوزیکیش بژەنێت بەڵام شارەزایەکی باشی هەبوو لە دانانی ئاواز بۆ گۆرانەکانی بەشێکی زۆر لە گۆرانەکانی خۆی ئاوازی بۆ داناون و ئاوازی بۆ زۆربەی گۆرانی بێژانی دیکەش داناوە لەوانە گۆرانی درزی پەچەی هونەرمەند قادر کابانی برای کە زیاتر بە گۆرانی جادە چۆڵ و سێبەر بوو لای خەڵک ناسراوە. ئەو لە کۆتایی تەمەنیدا دەیویست گۆرانی خەزان بڵاو بکاتەوە. تێکسی ئەم گۆرانیە هی ئەحمەد محەممەدی شاعیرە و ئاوازی گۆرانەکەشی خۆی بوو بەڵام مەرگ ڕێگەی نەدا ئەو کارە تەواو بکات. شعرەکە ئەوەیە کاڵێ تۆ کچێکی بەهاری بووی منیش کوڕی گەڵا ڕێزان خۆ ئەتزانی کە گوڵ نابێت بە هاودەمی وەرزی خەزان ئەی بۆ هاتیت وەکو خۆری چاوبەنازی لای ئێوارە کە دەتزانی لەسەر کۆچی و ئۆقرە ناگری لەم هەوارە تۆ لە خەونی منە نەبووی چۆن هاتیتە ناو چاومەوە وەکو گڕی شەرابی سوور ڕژایتە ناو هەناومەوە بۆ کوێت بەرم کۆشکی بەرزم لە ناو لەپی دەستمدایە ئەو ڕۆژانەی کە من هەمن زۆر جار خۆریان لێ هەڵنایە من پەنجەرەی ژوورەکەشم باوەش بۆ با ناکاتەوە هەر تەنیایی دەستم دەگرێ و بەرەو لای خۆی دەمباتەوە. ئەمە شعرەکە بووی تر بەداخەوە تەمەنی و هەڵکشانی تەمەنی و تەندروستی ڕێی پێنەدا زۆر تەنانەت من چاوپێکەوتنێکی کاکشوانم بینیوە هەرچەندە مامۆستا کەریم لای خۆشم ئەوەیە ودەی دێکێک لە ئاواتەکانم ئەوەیە کە ئەم شعرە بکەم بە گۆرانی تەنانەت کاکشوانی کوڕی لە چاوپێکەوتنێک ئاڵێ مامۆستا کەریم دوو ئاواتیە بووە لە ژیانە یەکێ لەو ئاواتانەی ئەم شعرە بووە لەگەڵ ئەم ئاوازە کە خۆی ئاوازی بۆ دانابوو بیکا بە گۆرانی بەداخەوە مەرگ مەودای نەدا و ئەو شاکارە بێ بە شاکارێکی تری بەرهەمەکانی مامۆستا. کۆمەڵی شیعری ترە لە تەمەنی 18 ساڵیان نووسیومە ئەو کات تەمەنم 18 ساڵێکە بوو لە دەفتەرێکی جوانە بە دەسوخەتە جوانەکەی خۆم نووسی بووم پیشانی چەند کەسێکم ما لەوانە پیشانی مامۆستا حەمەد ساڵح دیلانم ما پیشانی کاک جەمال شاباژەڕی نەمر ڕۆحی شاد بێدراو سێمان بوو پیشانم ما ئیترەوانە زۆر دەستخۆشیان لێکردم وتیان ئەگەر ئەمانەی خۆت بێ بەڕاستی تۆ گوناحە پرسیار بە خەڵک بکەی بڵێ من نەم پرسیارم هەتا ڕۆحی شاد بێ مامۆستا جەمال شاباژەڕی وتی ئەحمەد بڕوا ناکەم ئەمانایی تۆ بن مەخوا مامۆستایی خۆمە. دوای چەند ساڵێک بەسەریا تێپەڕی لە ساڵی نەوەکانە من بڵاوم کردەوە ئیتر کە بڵاوم کردەوە لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بڵاوم کردەوە ئیتر دەساودەزە ڕۆی بەس نەکرابوو بە گۆرانی ئیتر دواتر وەک کەوتووە دەستزانای کاکزانای مەحموود ئەنشاری تر کاکزانە پەیوەندی پێوە کردم وتی من ئاوازم لەسەر ئەم شعرە داناوە بۆ مامۆستا کەریم کابان ئیتر من لە ڕاستیە زۆرم پێخۆش بۆەوەی تەوەقوعم ناکرد کە مامۆستا کەریم کابانێک من لە مناڵی و عەشقی دەنگی بووم و دەنگی ئەو گەورەترین خیاڵ بوو لە ڕوئیای مندا ئیتر ئەوە بوو ئیتر لە ساڵی 2000ەکانە کردیان بە گۆرانی و ئیتر بڵاویان کردەوە تەقریبەن وە بڵێمە تەمەنی و گۆرانی 33 ساڵێکە بێت بەڵام ئەوەی من ئەمەوێت ئیتر لە ڕێی ئەوە مامۆستا کەریم کابانم ناسی ئیتر مامۆستا کەریم کابان خۆم تەوەقوعم ناکرد ئەوەنە شعرەکەم جوان بێ و ئەوەنەژی عەجابی بۆی هەبێ مامۆستا کەریم زۆری عەجابیە بوو بۆ شعرە و زۆریش قسەی لەسەرە کرد تەنانەت کاک پاڵە هەیە مدیری خاک بووە و کاتە ڕۆژێک هاتوو خۆی باسی کردوتی هاتووە و تێتی
ئەو نەی خۆش بیستوی مامۆستا کەریم کابان یعنی ئەوەندە عجابی بۆ شعر و شاعیر بۆ جۆرە دەربڕینە زۆرە نەبوو کە بە ڕوخساریەوە بێ بەڵاموتی بە ڕوخساریەوە زۆر دیار بوو بە دوای توی ئاگەڕاوە تێتی شعرێکی ترتم هەڵبژاردووە بە ناوی خەزان وتی تەنات بە منی تۆ پاڵە ئەمە چییە ئەم شعرە جوانانەی هەیە ئیتر لەگەڵ مامۆستا کەریم کابانان نزیک بوومەوە و ئەمانە و شعرەکانی ترمیە خوێندەوەمانە و ئەوەی من لە هەست و نەست و ڕوئیایی مامۆستا کەریم کابانە خوێندمەوە بینیم سیر ئەەکەم مامۆستا کەریم کابان تەفەکوری بۆ شعر جیاوازە لە هەموو گۆرانی بێژەکانی تر ئەو هەر ئەوەی ناوێت شعرێ بێت وشە بگەێنێ بە خەڵکۆمانە ئەو بە دوای ڕوئیایە ئەگەڕا بە دوای خەیاڵە ئەگەڕا بە دوای تەکنیکی شعرە ئەگەڕا بە دوای فەلسەفەی شعریە ئەگەڕا شتێکی سادەی ناویست وەکو عەرەب ئەڵێ سەهل الممتەنیع هەر سادە و ساکار بێت و بە ئاسانی بچێتە سەر زمانی خەڵک و تەواو مامۆستا کەریم کابان بە دوای شعر گەلێکە ئەگەڕا کە پڕ بێ لە فەلسەفەی ژیان مردن ڕەش سپی پێکەنین گریان هەستم کرد مامۆستا کەریم کابان ئەم تەفەکورەی کە بۆ شعر هەیەی ڕوئیایەکی کۆنە لە گەنجێتیەوە بە خوێندنەوەی دیوانەکان چکە من کاتێ مناقەشەم لەگەڵا کرد زۆر هەستم بەوە ئەکردکەم پیاوە پڕە من نایشارمەوە لەگەڵ ڕێزێکی زۆرم خۆشەویستی زۆرم بۆ هەموو گۆرانی بێژەکان یعنی کەم گۆرانی بێژی کورد نەمبینەوە گۆرانی بێژی کورد بەقەدەر ئەو ڕوئیا و تەفەکوری بۆ شعر هەبێ کەریم کابان لە ژیانی هونەریدا تەنها 20 گۆرانی تۆمارکراوی هەیە بەڵام چەندینەوە لەگەڵ گۆرانەکانی ئەودا گەورە بوون و ئێستاش بەشێک لە هاوڵاتیان بە تامەزرۆییەوە گوێی لێدەگرن دوجار دوای زیاتر لە 70 ساڵ خزمەتکردن بە هونەر و گۆرانی و مۆسیقای کوردی لە 14 کانونی دووەمی ساڵی 2016 لە تەمەنی 89 ساڵیدا لە سلەیمانی کۆچی دوایی کرد و لە گردی سەیوان بە خاک سپێررا خالی خۆش بێ باوکە گیان خوا لە هەموو مردووان خۆش بێ بەداخەوە هەموو ئەمە شوێنمان هەدیەتەن بۆ هەموو مردووان الفاتحة بالله من الشيطان الرجيم بسم الله إنا لله وإنا إليه راجعون خالی خۆش بێ خوا لە هەموو مردووان خۆش بێ